ئیدی نەفرەت لە ساڵەکە کە شەریعەت ڕێگەی پێداوە و تۆ چوارژی لێ. بەهار چی بوو؟ بەهار چی بوو؟ هاوینی بەسەرداهێنا کە چوە داوای پاییزیش هاوین ڕەنی زەرد هەڵگەڕا و تین و تین وشکۆ. پاییز زانیەوە بەسەر ئەویشدا لێ هەموو برچی خۆی ڕنگەوە. کاتی زستانیشی خواست و گەڕایەوە بۆ لای بەهار. زستان سەری سپی بوو. ئەمەی هاوڕێتی تۆ لە تەکمندایی هاوڕێ. ئیدی چۆن نەفرەت نەکەم لە ئاەتەکانی خۆم کە تۆ دەیان خوێنیتەوە هەر جاری بە شێوەیەک تەفسیریان دەکەیت. نەفرەت لە نەفرەتترین نەفرەتی جیاوازی. خۆشی لە ڕێکخراوی کوردی و کاکە ئەیوب عەزیزەکەم کە ئەمڕۆ لە سێ سایەقم کۆڕیان ڕێخست بوو بۆ من و هاوژینەکەم عومەر حەسەن سەیدا. ئەوەی جێ خۆشحاڵی بوو ڕاستە حزۆری نەبوو، بەڵام ئەوانەی کە ئامادە بوون کەسانێکی جۆگرێکی خوێنەر و کەسانێک بوون کە خاوەنی شعر و جوانی و شعرەکان بوون. ژن ڕۆڵێکی فرەت ڕەنگی هەیە، ڕۆڵی هەیە لە ناو کۆمەلگان بەگشتی، بەڵام کۆمەلگەی ناشرینی ئەکا. کۆمەلگا هەمیشە ڕۆڵە جوانەکەی ژن بەرچاو ناخە بۆی ژن جورئەتی دەرکەوتنی هەبێت. هەمیشە لۆ ڕۆوە ئیش لەسەر ژنەکان کە ژن ئەگەر دەرکەوێت ئازادی هەبێت، ئەگەر ژن بێت و مەجالی بدەیت ڕەنگە لە ڕێ دەرچێ، ڕەنگە ناشرین بێت، ڕەنگە ئازادێکی ڕەهات بەرە و دنیایەکی تری بەرە، بەڵام بە پێچەوە وانە ئەسڵەن ئەو دنیا بینی لە لای ژن هەیە کەمتر لە لای پیاو هەیە. گرنگە سوشیال میدیا کە ئێستا ئەم بەداخەوە زۆر ڕۆڵی ژن ناشرین نەکات. دەرکەوتنی ژن بۆ خۆی گرنگە لە هەموو پایەکانی کۆمەلگا، بەتایبەت لەناو ئەدەب و لەناو شیعرە هەن، بەڵام دەرکەوتنیان لە دەرەنجامی نەبوونی و ترسوی سوشیال میدیا و کۆمەلگایە. بەداخەوە دەکرێت ئێمە تێپەڕێنین، دەکرێت نەترسین ئێمە بۆ ئەوەی بەردەوام بین، بۆ ئەوەی لە مێژووی هەڵجێمان بێتەوە، بۆ ئەوەی کۆمەلگاکەمان نەڵێن کۆمەلگەیەکی داخراوە ژن بەشداری تیا ناکە. پێویستە ژن هەموو قۆناغەکان تێپەڕێنێ، پێویستە هەموو بەربەستەکان بشکێنێ بۆی ببێتەوە خاوەنی خۆی، چونکە ئێستا هەموو خەڵک خاوەندارێتی ژنەکە، تەنانەت ژن خۆیەتی ناتوانێت خاوەنداری خۆی بکات. بۆی پێویستەکە ژن قودسیەتی خۆی، پیرۆزی خۆی، مایەتی خۆی بگەڕێنێتەوە بۆ ئەوەی دووبارە ژیان جوانتر بڕواتەوە. ڕۆشنبیری و کاری ئەدەبیە زمانی ژنی، زمانی شعری ژن و زمانی شعری پیا و جیرانە، چونکە ئەو معانات و ئەو دەردەسەری و ئەو ئازارانەی کە ژنێک پیاە تێپەڕێ، پیاوێک بە دەگمەن پیاە تێپەڕێ. ڕاستە ئێمە لە دنیای ئەدەبە ناتوانین بڵێین مەرجە، ناتوانین بڵێین ئەدەبێکی ژنان و ئەدەبێکی پیاوانمان هەبێت، بەڵام هەموو فیگەرەکان، هەموو وشەکان، هەموو خەیاڵەکانی ژن لە پیاوان جایەکاتەوە. بۆیە هەمیشە ئەوەی کە ژن ئەینووسێ زۆر جیاوازترە لەوەی کە پیاوێک پیاە تێپەڕێ. ئەو وشانی کە ژن بەکارهێنێ، ئەو خەیاڵی کە ژن بەکارهێنێ، ئەو ئازاری کە ژنێک وەکو ژنبوونی خۆی ئەینووسێتەوە، جیاوازی زۆر زۆرە لەگەڵ پیاوێک کە لە مناڵیەوە ئازادی ڕەهایە دەنەدەستی، لە مناڵیەوە خاوەن بڕیاری خۆیەتی، لە مناڵیەوە هەموو ئەو شتانی کە پێویستێتی کە حەزی لێتی بەردەستێتی، بە پێچەوانی ئەوەی کە لە ژن لە مناڵیەوە ئەرک و بەرپرسیارەتی و شەرم و ئەخلاق و کۆمەڵ شتەخەنە پایەوە، ئەمە وای لێکە ژن ئەو هەموو خۆناغا بە ترس و بە لەرز و بە ناخۆشی و ئازار تێپەڕێنە و بینووسێتەوە. دوجار نووسینەوەی ئەدەبی ژن نووسینەوەی خۆیەتی کە توانی خۆی بنووسێتەوە، کە توانی خۆی بناسێ، ئەتوانی هەموو خۆناغەکان تێپەڕێنێ. گەرکەوانی دەستی دوێنێم تیر بۆ سبەینێم بەهاوێ، دەبێم بۆ کەمەڕیاردەم تەوبە بکەم لە تۆی پێ. تەوبە لەوەی جارێکی دینەت بەرزتم، تا بۆ تۆسقاڵێک لەزەت لە نێو باخەڵی شەوێکدا و پێکوێک لە ماجوڕە موسان لە نێو بەرداخی مەزبووندا و هەناسەیەک لە هەست و سۆز لە درۆ و لە بەزەیدا بێت سوژدە بۆ قیبەت. تەوبەیە و بڕیاری شەدەم دڵم لەبەر مارە بکەم تا بەشکان نەمشی، بە کۆڵوانەیەکی گوڵۆچ بە دیدەنی ئەهریمەن تا فێری سەماکردنم بکات لەگەڵ ئاگر، نەک بە سوودان بەترسم.